بەشداری کورد لە هەڵبژارنەکانی عێراق چۆن دەبینی؟ بەڕای من کورد بەشداری بکە لە هەڵبژارنەکانی عێراق بۆی سەنجی کورد دیاری بکرێت لە عێراق کە کورد هەنە لە عێراق چەندن و چەندی. بەنسبەت انتخاباتی عێراق پێم باشە لستە کوردستانیەکان هەمووی بەیەک دەنگ بەشداری بکەن لەبەر ئەوەی لە بۆ قورسایی خۆمان وا باشترە لە بۆ بەرامبەر دوژمنی ژوا باشترە چکە هەموو چاردەوەر ئێمە هەموو چاردەوەرمان یعنی دوژمنە کەیفیان بە ئێمە نایە ئەگەر ئێمە بەیەک لیست و بەیەک دەنگ دابەزین بۆمە باشتر دەبێت لە بەغدایە لەوانە هەمووی بەیەک لیست دابەزین پێم باشەوە بەیەک لیست دابەزین بەڵام ئەگەر هەر ئەوەش نەکرێ وەزعی کەرکووکیش هەر بەو جۆرە بێ و ئاوا پەرتەوازەی بە ناوماڵی کورد بێ ئەم پێم باش نییە کوردە بەشداری بکاتن لە کەرکووک و لەو ناوچانە پێم باش نییە چکە لە کۆتایی ئەوە بە زەرەری خۆمان تەواو دەبێ. بە هیچ شێوازێک پێمان باش نییە کە حکوومەتی هەرێم لە بەغای انتخاباتی بەغای بەشداری بکات لەبەرەوەی کە پێشتر هیچ شتێکیان بۆ کورد نەکردو هیچ ئەوەی کە پێویست بۆ بەرامبەری کورد نەکراوە لە غەیرەوەی کە ئێستا هێزی چەکدارمان بەرامبەر بەکارێنن و دوژمنایەتی کوردی شەکەن جا لەبەرەوە باشترین حەلەوەیە کە کوردی انسیحاب بکات لە حکوومەتی عێراقی. بەشداریکردنی کورد لە هەڵبژارنەکانی عێراق بە سوودی کورد کۆتایی پێدێ گۆشەگیربوونی کورد لە مەسلحەتی کوردانیا بەو هیوایم کە بتوانن لایەنە سیاسەکانی کورد بەشدار بن لە هەڵبژارنەکانی عێراق. من بە بۆ چوونی خۆم یەکێتی و پارتی وە حزبە کوردیەکان پێکەوە بەشداری بکەن بۆی کورد یعنی دەنجی خۆی وەزنی خۆی لە ناو پەرلەمانی عێراق دیاربی سەرکەوتوو بن. بۆ هەڵبژارنەکانی داهاتووی عێراق پێم باشە کورد بەشداری بکە بۆ ئەوەی هێگەی کورد لە هەڵبژارنەکانی عێراق سەرکەوتوو بێت بە یەکگرتووی هەموو لایەنە سیاسەکان چونکە ئەوەی دەبینم کە کورد بەشداری بکە یان بەشداری نەکە بەشداری بکە زۆر باشتر لەوەی کە بەشداری نەکە.